ئەوەی کە ئەیبینین لە وەرزی بەهاردا لەم ساڵدا لە سەرەتای ساڵدا چەند مانگێک ڕۆشتووە ڕووداوەکانی هاتوچۆ بە ڕێژەیەکی زۆر تۆمارەکرێن لە هەموو دنیادا هۆکاری پلەیەکی ڕووداوەکانی هاتوچۆ گەڕێتەوە بۆ خودی شۆفێر پابەند نەبوون بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ هۆکاری پلە دوو خراپی هەلومەرجی ڕێگابانەکانە بەڵام بەداخەوە بەهۆی خراپی ڕێگابانەکانی ئێمە بەتایبەتی لە ڕێگابانەکانی دەرەوە خەری کە ئەم هاوشێشەیە لە وڵاتی ئێمە گۆڕانکایی بەسەرادێت خراپی ڕێگابانەکان خەریکا بنە هۆکاری ئەساسی لە دروستبووی ڕووداوەکانی هاتوچۆ دواتر خراپی شۆفێران پابەند نەبوون بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بۆیە ژیر خوێت ئێمە لێرە دۆ پامێک ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتە پەیوەندیدارەکان بکرێت کە بەڕاستی ئاوڕێکی جددی لە خراپی ڕێگابانەکانی هەرێمی کوردستان و باڵێن خراپی ڕێگابانەکانی شای سلێمانی بدرێتەوە چونکە بەداخەوە خەریک کابێتە هۆکاری پلەیەک لە هۆکاری دروستبوونی ڕووداوەکانی هاتوچۆ ئەنجامدانی سەرجەم سەرپێچیەکانە سەرپێچیەکانی هاتوچۆ هۆکارن بە دروستبوونی ڕووداوەکانی هاتوچۆ لە ناویشدا بەکارهێنانی مۆبایل و تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئاگادارنەبوون لە بەرپرسیاتی شۆفێریکردنیش هۆکارێکە لە هۆکاری دروستبوونی ڕووداوەکانی هاتوچۆ